من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بنای خدای گەورە میهرەبان ئەم کاتتان باش ڕامیار عوسمانم لە بەرنامەیەکی تایبەتدا لە گفتوگویەکی تایبەتە لەگەڵتانین سەبارەت بە کەمپینی بەخشین کە پێشتر ڕاگەیاندرا بوو بۆ ئاوارە و لە قەوماوانی وەنلەرزەکەی تورکیا ئێستا و تیمە گەڕاونەتەوە و بەخێراتتانەکەین کاک ڕێبوار جەماعەت بەخێر بێنەوە سوپاستانەکەم. دەمەوێت باسێکی سەفەرەکەتان بکەن چۆن بوو و لەوێ چیتان کرد سەرەتا چۆن ڕۆیشتن. بناوی خوای بەخشنەی میهرەبان سوپاس بە بەڕێزت. دیارە کەمپینمان ڕاگەیان بۆەوەی هاوشانی خوشک و براکانمان هاوخەمیان بۆ دەربڕین. سوپاس بۆ خوای پەروەردیگار، سوپاس بۆ خێرخوازان هاوکاری کۆمەکی دەستگای خێرخوازی بەخشینیان کرد بۆی بتوانین هاوکارەکانی ئەوان بەدەستی خۆمان بگەینە هەردوو وڵاتی سووریا و تورکیا. ئەوە بوو دوایی چەند ڕۆژێک لە کۆکردنەوەی هاوکاریەکان تیمی دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ برا بەڕێزانەوە بەڕێزکاک دکتۆر هێمن توانیمان بگەینە وڵاتی تورکیا دواتر سووریا بە شێوازێکی منەظەم هاوکاریەکانی خێرخوازان بگەینە دەستی ئەو خەڵکەی کەوا ماڵ و ژیان و هەمووی تیاچوو بوو تەنانەت پێویستیان بە دەبەیەک ئاو هەبوو. بۆی سوپاسی خواکەین پاشان خێرخوازان کە هاتن بەدەممانەوە توانیمان هاوکاریەکانی ئەوان بەدەستی خۆمان بگەینە ئەو شوێنانێکەوە زۆر پێویستن زۆر محتاجن و 100% ئەوەی کە دامان ناوی پێکین. سوپاس بخوای پەروەردگار. باشە کاک ڕێبوار جەنابەت وەکو بەرپرسی تیمەکە بوویت بەرپرسی تیمی بەخشین سەرەتا دەمێ باز لەوە بکەی ینی بەخشین جیاواز لە ڕێکخراوە خێرخوازەکانی تر هەم درەنگتر دەستی بە کەمپینەکە کرد هەمیش کەمپینەکەیەوە جیاوازتر بوو لەوەی کە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری دارایی بوو. ینی بۆ ئێوە هەم درەنگتر دەستان پێ کرد وەکووە بیرهێنانەوەیەک و هەم بۆچی کەمپینێکی دارایی بوو. دیارە ئێمە بیرمان لەوە کردووە کاتێک کە داوای هاوکاری کۆمەکیەکەین لە خەڵکی خێرخوازی وڵاتی خۆمان بەچی میکانیزمێک بگەێنین چۆن ئەتوانین ئەم هاوکاریانە بەدەستی خۆمان بگەێنین. دیارە ئەوە ئاسان نییە دەستگایەکی ناوخۆی لۆکاڵی بتوانێت هاوکاری کۆمەکی بگەینتە دوو وڵاتی زلهێز خەڵکێکی لێ قەوما و کە لەوێ. بۆی بیرمان لەوە کردەوە بەچی میکانیزمێک چۆن ئەتوانین خۆمان سەرپەرشتی بکەین. ئەوە بوو دەستگای خێرخوازی بەخشین لە هەوڵێکی چڕپڕدا بوو تا گەیشتە یەقین کە خۆی ئەتوانێ هاوکاریەکان بەدەستی خۆی بگەێنێتە ئەو شوێنە. خۆمان نازانین ئەگەر هاوکاری بێتە وڵاتێکی تر بدەیتە دەستی خەڵکانێک کە نەزانین چی لێەکە بەڕاستی ئەمە لە کۆڵ خۆکردنەوەی ئەوە ئەمانەتە وەک خۆی ناگە. بۆیە ئێمە هەم کەمپینەکەمان تاخیر کرد و هەم تاخیریش نیە لەبەرەوەی دڵنیام تا 2 ساڵی ترم خەڵکە بەم مەزعە خراپترێ بێت کە ئێستا هەیە لەبەرەوەی بە هەزاران بە سەدان هەزار خەڵک ماڵی وێران بووە خزم و کەسوکاری تیا چووە. ئێستا محتاجی دەبەیەکی ئاوە پێویستی بە دەبەیەکی ئاوە پێویستی بە لەفەیەکە. ئەگەر سێژەم ڕێکخراوە خێرخوازیەکان کۆمەکیان بۆ نەبن خواردنیان بۆ نەبن هیچیان نێبیخۆن بەسکی برسی. باشە کەمپینەکەی ئێوە ماوەکەی زۆر کەم بوو کاک ڕێبوار ینی پێما بێت زیاتر لە 2 هەفتەی تێنەپەڕی ینی خێرخوازان هاوکاریکی هەندە باشیان کردبوو کە لە ناوخۆی هەرێمە بتوانن ئەو هاوکاریە بگەنە لە خەوماوانی تورکیا و سووریا. خەڵکانێک 150 نەرمە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین و ئەزانن کاتێک کە بڕیاریدا کارێکی مرۆیی کارێکی خێرخوازی ئەنجام بدە ئەیکا بۆیە ئەو خەڵکە متمانەی هەبوو و خەڵکێکی زۆر چاوەڕێی ئێمەیە کردکەوە هاوکاریەکانیان ڕادستی ئێمە بکەن ئێمەش ئەمانەتەوە بگەینە شوێنی خۆی. تاقیکردنەوەیەکی تازە بوو بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ نێودەوڵەتی کە بتوانێت هاوکاری و کۆمەچەکان بگەێنێ. سوپاسی خواکەین کە توانیمان بەدەستی خۆمان هاوکاریەکانی ئەم خەڵکە بگەینە دەستی ئەو خەڵکی کە پێویستی پێێتی بە تایبەت لە چەند پرۆژێکی جیاوازیش نەگل ئێک پرۆژە بۆ نمونەمە پرۆژەی هاوکاری مادیمان هەبوو پارە و هاوکاری خۆراکمان هەبوو خۆراکی وشک و ڕۆژانە سێژەمە خۆراک ئامادە ئەکرا لە چێشخانەکانی ئەوێ بە سەرپەرشتی دەستگای خێرخوازی بەخشین. واتە تۆ کاتێ سەردانی وڵاتێکەکەی خۆت ماندووی بەڵام لەگەڵەوەشە وڵاتێکی بەم شێوازە بە تایبەت وڵاتی سووریا خۆمان ئەزانین ینی گیانی خەڵک تیا پارێزراو نییە لە کاتێکدا کە تۆ لێرەوە بچی بۆ ئەوێ ئەو هەموو چالاکی و ئەو هەموو کارە خێرخوازیە مرۆیە ئەنجام بدەی قورسە. بەڵام سوپاس بۆ خوای پەروەردیگار لەگەڵ ئەو برا بەڕێزانە توانیمان تا
آخر ڕۆژ بەدەستی خۆمان هەموو ئەو هاوکارین کە بەدەستمان گەیشت و بگەێنین سوپاسی خواکەین و سوپاس بۆ ئەو تیمە بە ڕێزەکە بەڕاستی شەو ڕۆژان خستبووە سەریەک بێەوەی ماندوو بوون بێەوەی چۆن ئەڵێ تیمێکی یەکدەست و یەکدەنگ بووین کە توانیمان سوپاس بەخوای پەروەردیگار ئەوەی کە پلانمان بۆ دانابوو جێبەجێ بکەین. زۆر باشە هاوکارانم کاگرە بەرباس لەواکەم کە دکتۆر هێمن عەلی لەسەر خەتە لە ڕێگەی سکایپەوە کە چاوساق بۆ لەگەڵتان ئەگەر ئامادە بێت بەڕێز دکتۆر هێمن ئەگەر هاوکارانم پەیوەندیەکە دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی منی سڵاوی خوار لێ بێم کاتت باش دەمەوێت پێم بڵێ جەنابەت وەکو ئەندامێکی تیمی بەخشین ڕۆڵی جەنابەت لەگەڵ تیمەکە چۆن بوو و پێما بێ ئێستاش جەنابەت هەر لەوێ ماویت و ئەگەر باسی ئەو چالاکیانە بکەیت لەوێ هەتان بووە و جەنابەت وەکو چاوساقێک زیاتر لەگەڵیانەوەی بەتایبەتی لە ڕووی زمانەوانی و کۆمەڵێک هاوکاری ترەوە ئەگەر باسی بکەی سوپاس دەکەین. بەلای خۆی گەورە سوپاس بۆم دەرفەتە زۆر سوپاس بۆ هاوکارانم بە تیمی دەستگای تەقاضی بەخشین بەڵا قوربان و کاتێکی مناڕادە هەماهەنگی نێودەوڵاتەکان وڵاتی کەمپینا بگەینە بەپایان و الحەمدولله سوپاس بەخوای زۆر بەسەرکەوتی گەیشت بەپایان و ئەو هاوکاری یارمەتیانی کە خێرخوازانی دۆستانی وڵاتی خۆمان ڕادستان کردبووین توانیان بگەینە جێ خۆی و هەر لێرەوە ئەتوانم بڵێن ئەوەی کە ئێمە دیقەتماندا لەو هاوکارانی کاتێکە هاوکاریمان پێشکەشی ئەو لە خۆمانایە بەڕاستی کە شتێک زۆر جێی سەرنج و جێی پێڕامان بوو ئەوە بوو کە زۆرێک لەو خەڵکە کە قسەمان لەگەڵا کردن ئەیانوت ئەوەی کە ئێمە لە میلەتانی تر لەوەچێ لە میلەتانی تر چاوەڕوانیمان تەنها یەک چاوەڕوانی بێت بەڵام چاوەڕوانی ئێوەمان زیاترە بە حکمی لەبەر ئەوەی کە ئێوە وەکو نەوەی سەلاحەدینی ئەیوبی وەکو میلەتێکی خێرخواز وەکو میلەتێکی کە حەستان بە چاکەوە بە خێرخوازی هەیە ئەو چاوەڕوانیمان لە ئێوە زۆر زیاتر لەوەی کە لە میلەتانی تر زیاتر بۆی ئەوە جێ دڵخۆشی و ئێمە وای لێکرد بەڵێ وای لێکردن کە ئێمە زیاتر بە گروپینێکی زۆرەوە کارەکانمان جێبەجێ دکتۆر پرسیاری وەم کردوتم ئێوە خۆتان پێناسان کە لە کوردستانەوە هاتن وەکو دەستگای خێرخوازی بەخشی بەڵێ بەتاکید ئێمە کاتێکە ئەگەشتنە کەمپەکان ئەگەشتن بۆ خەڵکانە کە پرسیارانە کردێن مامەوە لە کوردستان عێراقەوە هات لە خەمەوانەی کە لێرەن لە زۆر پێ خۆش بوو دایم داریان نەخست ئێمە وەکو نەوەی سەلاحەدینی بەکەرەم بەڵێن چاوەڕوانیمان ئێوە تر زیاتر بۆ بەدەوام هاتنی ئێمە زیاتر وەکو چاوساغێک لەگەڵیان نبووی زیاتر لە ڕووی زمانەوانیەوە یعنی باسی بکەی هیچ گیر و گرفتێکتان توش نەبوو بە تایبەتی لە هەردوو وڵاتی تورکیا و بڵێن سووریا تۆ لەگەڵیان نبوو هیچ گیری گرفتێکتان بۆ دروست نەبوو بەڵا قوربان وەکو پێشتر کە پێشی کەمپینەکە ڕابگەێنین بە تاکید و بە داڕشتنی پلانێکی ورد و زۆر بەوردی کە پلانمان بۆ دانا و پێشتر لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ وڵاتی تورکیا لەگەڵ قۆنسوڵی لەگەڵ ئەو ڕێکخراو خێرخوازیانەی کە لە وڵاتی تورکیا بوونیان هەیە و کاریگەرن بەڵێ بە تاکید هەر لە هەماهەنگیا بووین و گرفتمان زۆر بوو و هەتا ئێمە ویستمان تیمێکی تەندروستی لەگەڵ تیمی دەستگای بەخشینە بەرین بۆ وڵاتی سووریا بۆ وڵاتی تورکیا بەڵام بۆ تیمە تەندروستەکە هەندێک کێشەمان بۆ دروست بوو کە بەداخەوە نەماتوانی ئەو خزمەتە تەندروستیە پێشکەشی برایانمان بکەین لە وڵاتی سووریا و لە وڵاتی تورکیا بەڵام الحەمدولله سوپاس بەخوای گەورە لە کۆتاییدا توانیمان کە تیمی دەستگای بەخشین بگەینە ئەو شوێنانەی کە لە خەماوان پێویستیان بە یارمەتی ئێمە هەیە بەڵێ باسی ئەوم کرد باسی بەشێک لەو گرفتانە بکەی کە بۆتان دروست بوو لە وەکو چی یانی و گرفتانی کە دروست بوو لە ڕووی بڵێن کە سەردانتان کرد ئایا لە ڕووی حکوومەتەوە گرفتان بۆ دروست بیان گرفتی دیکە هەبوو وەڵی الحەمدولله بەڕاستی گرفتێکی وا بڵێن زۆر گەورەکە هاتێتە پێشمان و
ئەوە بەڵام بەشی خۆی خاصەتەن لە وڵاتی سووریا لە ڕووی ئەمنیەوە مەترسیمان لەسەر بوو بەڵام سپاس بەخوای گەورە توانیمان ئەو فترەی کە لێ بین ئەو گرفتانە ئەو مەترسیانە تێپەڕێنین ئەوەش بە فەزلی خوای گەورە دوایی بە هەماهەنگی لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە لەگەڵماندا بوون هەماهەنگ بوون لەگەڵنا الحەمدولله تێمان پەڕاند. بەڵێ ئێستا دۆخی بڵێن تورکیا چۆنە بە تایبەتی کوردانی ئەوێکە زیاتر شارەکانی هاتای و بەشێک لە شارەکانی تر بۆی مەلەرزەکەەوە زیانیان بەرکەوتوو. ئێستا تۆ لەکوێی لە کام شارەی لە کام ناوچەی ئایا ئێستا دۆخیان هیچ گۆڕانکاری بەسەر هاتووە بە تایبەتی لە ڕووی هاوکارە مرۆیەکانەوە؟ بەتاکید وەکو ڕێباش ئاماژەی پێ کرد ئەو ڕووداوی ئەو ڕووداوی کە ڕووی داوە لە وڵاتی سووریا و تورکیا بەتاکید هەتا ساڵ و نیم دو ساڵی تری بۆ شێوە بێت و خەتەریاتێکی زۆریان لەسەرە و ئێستا خۆیان لە حاڵیان لە ئامادە باشیان ڕێکخراوەکان بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزان ئامادەکاریی باشە بێت بەڵام بە تەسەووری ئێمە و هەموو ڕێکخراوەکانی تریش کارە ساعتەکە احتیمالی هەیە دوای ڕەمەزان زیاتر بێت چونکە زیاتر هاوکاریەکان دەواچە کەم بێتەوانێ و خەڵک ماڵ و حاڵی لێ تێک چووە لە خێمەیە و دواتر ئەو فترە زۆرێک کە وەکوتمان تا دو ساڵ و نیوەکی تر ئەو وەزعی ئەو بەردۆخی بۆ شێوا بێت. بەڵام بەتاکید وەزع ئێستا تۆزێ باشترە بە حکمی ئەوەی کە ڕێکخراوەکان تا ئێستاش هەفتیان ماون هەم لە هاوکاریان بۆی هاوکاری لە قەمەغەن بەڵام بەڕای ئێمە و تەسەووری ئێمە ئەو کێشەکان زیاتر لە دوای ڕەمەزانەوە سەراوەدات لە دوای ڕەمەزان هاوکاریەکان کەمتر ئەبێتەوە و پاشان کێشەیەکی زۆر گەورەی سەرەکی کە ڕوەدات لە وەرزی گەرمایە نەبوونی ئاوی پێویستە بۆ ئەو کەمپوچادانەیە ئەو بۆ لە خەماوانەی کە ماڵ و حاڵان لێ تێک چووە و تەباخیان نییە ئاویان نییە و پاشان ئاوی پێویستیان نییە بۆ ئەوەی بۆ خۆشۆدن بۆ ئاخۆ بۆ ئاخواردنەوە هەموو پێداویستانی کە بە ئاو جێبەجێ دەبێت. باشە ینی دکتۆر هێمن ئەو ڕێکخراوانی کە هەم لە کوردستان و هەم لە وڵاتانی تریشەوە هاوکاریەکانیان گەیاندا وڵاتی تورکیا و سووریا ینی ئەوە کافی نەبوو بەس نەبوو بەوەی کە ئەو زیانانی کە هەبوو تۆزە کەمتر بکرێتەوە باز لەوەکەی ئەو زیانانە زیاترە بێت لە دوای ڕەمەزانەوە بەهۆی گرفتی ئاوە ینی ئەو هاوکاریانە بۆچی کەمە بێتەوە ڕێکخراوەکانی دی هاوکاری ئەو شوێنانە ناکەن یا گرفتەکە چییە ئەوەی کە زانیاری تەبێت؟ هاوکاری هەر بەردەوامە بەڵام ڕووداوەکە کارەساتەکە ئەو نە گەورەی ینی بە تەسەوورکە ئێمە کە ڕاستەخۆ لەگەڵ ئەو لێقەمەوانە ئەو ئەوانی کە لە کارەساتەکە دەرچوون گوێمان لێگرتن قسەمان لەگەڵا کردن ینی بەڕاستی هەندێک کەس هەیە لە سەرمایە ڕق بۆتەوە ینی بە هەفتە بە دوو هەفتە لەژێر لە هەشت ژێر سفری سەدیە ینی کەس نەچوو بەدەمی خۆ یان نەکەوتن یان نەدۆزراوەتەوە کارساتەکە ئەو نە گەورەیە بە ڕێکخراوێک و بەدوان و بە سەد ڕێکخرا و کۆتایی نایەت ینی تەسەوورەکەین ئەو ڕێژەی کە باس لە ئامارەکان زۆر لەوە زیاترە وەکوی کە خۆمان ڕاستەخۆ لە خەڵکمان بیستووە لە ڕێکخراوەکانی ترمان بیستووە زۆر لەوە زیاتر کە ئاماژەی پێ ینی تەسەوورکە باسی ئەویان نەکرد هەندێک کەسی هەر ئاستەواری دیار نەماوە چونکە بەڕاستی کاتێکی باش لەسەر ڕووداوەکان جاری وا هەبوو بینای وامان ئەبینی هەشت تابق هەشت قات بەیەکەوە وای لێ هاتبوو تەنها بەقەدەر یەک قاتی مابووانێ ینی ئەوەی کە لەو بینایە بوو هیچی دیار نەماوە هیچ ئاسەوارێکی دیار نەماوە زیاتر لەوەی کە تەسەوور ئەکرد ینی کارساتەکە ئەو نە گەورەیە بە تەواوەتی ینی ژیان لە شاری هەتای لە شاری مەڕاش بە تەواوەتی و بە باشە ئادیامان بە تەواوەتی بە شێوەیەکی تەواوەتی ئەو ژیان لێ وەستاوە هەموو شتێکی لە کار خستووە. وڵا بەداخەوە پرسیار زۆرمان بۆ وڵات دکتۆر هێمن بەڵام دەرفەتەکەمان کە مەسپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان هەبووی من دەگەڕێمەوە ستۆدیۆ لای میوانەکانم دەست خۆش بێت دکتۆر گیان سپاس بۆ جەنابەت کاک سەروەر جەناب وەکو ئەندامێکی تێمی بەخشین ئەوەی کە بینیتان هەم ئەزمونێکی تازە بوو بێەوە وەکو بەخشین سەدانیم شوێنانە بکەن دەشی بینم لە ڤیددیۆکانە زۆر چالاکانە هاسوکەوتەکەیت و تایبەتی هیلاکیەکی زۆرتان چەشتووە بەڵام پێتانەوە دیار نییە یان ئەگەر باسێکی ئەزمونونەکەتان بکەن. بەناوی خۆی گەورە سوپاس بۆ کاگڕێبار کاک دکتۆر کۆمەڵک بابەتی باشان ڕوون کردەوە تامان وەگەوی کاگڕێباش باسی کردێمە تیمێک بوون پێکەوە وەکو پەنجەکان یەک دەست بووبینە دەستێکی بەهێز و کارەکانمان پێکەوە سەرخست
پاش فەزڵی خوای پەروەردگار بەهێزی و یەکڕێزی تیمەکە وای کردە میشە زۆر سەرکەوتوو بێ و ئەوەی کە گرنگە وەکو ئەزمونێکی نییە بۆ دەستگای خێرخوازی بەخشین بڵێ لە ڕووی عملیەوە ئەزمونێکی نوێ ئێمە لە وڵاتێکی تر بە شێوەی کردەی ئەزمونێکی نوێمان تاقی کردوێتەوە بەڵام لە ڕووی ئەزمونەوە لە ڕووی ئەزمموی کارکردنەوە دەستگای بەخشین ئەزمونێکی زۆر باش و پاشخانێکی زۆر بەهێزی هەیە لە خزمەتکردن لە بوارە جیاوازانەیە کە ئەتوانێت گەر نەک لە وڵاتی سووریا و تورکیاوان لە هەر شوێنێکی تر ڕوودا و ڕووبدا هەر تیمێکی دەستگای بەخشین هەر کارمەندێکی دەستگای بەخشین بنێری بۆ کۆمەکی و هاوکاری و هەر پرۆژەیە کە نیازت بێ ئەزمموی کارمەندەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەزمونێکی زۆر باشە و ئەتوانێت ئەو پرۆژەیە پاش فەزڵی خوای پەروەردگار سەر بخە و ئەوەشی کە بە تیمێکی 5 کەسی کراوە لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان لە دوو وڵاتی جیاوازە ئیشی ئەگەر ئەزمون نەبووایە ئەگەر ئەزمونە و پاشخانە بەهێزە نەبووایە کە کارمەندانی دەستگای بەخشین هەیەی بێگومان خەڵکێکی زیاتری ئەویست و بەڵام الحەمدوللا توانرا بەو تیمەی کە هەڵبژێردراوە بە پێی خوێندنەوەی کارەساتەکە بە پێی خوێندنەوە بۆ ڕووداوەکە بە پێی جۆری پرۆژەکان کە دەستگای بەخشین خۆی خوێندنەوەی بۆی هەبوو بێگومان کارەکان بۆ تیمە بەڕێوە چوو و سوپاس بۆ خوای پەروەردگار توانیمان ئەوەی کەویستمان بە زیاتری شەوە ئەنجامی بدەین. یعنی جیاوازی چی بوو ئەزمون لە ئەم دوو وڵاتە و لەگەڵ لێرەژەوە جیاوازی زۆر خێرخوازیتان هەبووە بێگومان ئێمە پرۆژە خێرخوازیانە بەردەوام لێرە بەڵام یەکەم لەوێ کارەساتێکی مرۆی ڕوویداوەکە کابرا هیچ شتێکی نەماوە لە ژیانیا پشتی پێ ببەستێ بۆ منە بینایەکی دروست کردووە بە چەند ساڵ کارکردن بیناکەی لەدەست داوە سیارێکی بۆ لەدەستی داوە ئەندامانی خێزانەکەی خۆی لەدەست داوە یعنی ئەزمونێکی نوێ بوو لەوەی کە هەم ئەبێت دڵیان بیتەوە هەم دڵیان ڕابگری هەم هاوکاریان بکەی هەمیش لەناو خێمەیان نەک لە ناو خان و بینایەکی جیاواز بۆ منە تەواو ئیداریاتی ئەو شارە لە ناو چووە ینی ئەوە نەبێتەوە کۆمەڵی خەڵک لێی قەوما بێ و گشتی بتوانێت بەدەمیەوە بێ هەموو شارەکە بەجارێک لێی قەوماوە ینی ئەزمونێکی جیاوازترە لەبەروی هەم لە وڵاتی خۆتانیت تۆ وەکو ئێرە ناتوانانی دەست بە زۆر شت بگە وەکو ئێرە ناتوانانی زیاتر بمێنیتەوە لە خزمەتیان نابی بۆیە ئەبێک سوود لە کاتەکان وەربگری ئەو کاتانی کە لەبەردەستن بە زووترین کات ئەو کاتە بخۆزیتەوە بۆ زۆرترین پرۆژە کە دەستگای بەخشین ئەم سیاسەتی جێبەجێ کرد لە کەمترین کاتە زۆرترین پرۆژەی لە دوو شوێن لە چەندین شوێنی جیاوازە لەوێ جێبەجێ کرد. دەستخۆش بێ کاک محەممەد خێر بن جەنابشتە جەنابتان چاوی تیمەکە بوون لە ڕاگەاندنی تیمەکە بوون و زۆربەی ئەو وێرانی کە کراوە ئەو دیمەرانی کە تۆمار کراوە پێما بێت جەنابەت لەگەڵ کاگمێدا بە هاوکاری یەکتر لە پاڵەوەشە ئیشەکانی تردان کردووە دەستان خۆش بێ ئەوەی کە پرسیارە ئەوەیە چاوی کامێرەکەی تۆ چی تۆمار کرد بەدەر لەوەی کە بینیت یعنی چی بەلای ئێوە زۆر جێگەی سەرنج بوو. سپاس بۆم دەرفەتە ڕاستی ئیشی ئەمە چ لە ناوخۆی کوردستان و چ مایکە هەڵگرە بێ زەحمەت ڕاستی ئیشی ئێمە چ لە ناوخۆی کوردستان و چ لە وڵاتی تورکیا و سووریا لە نێو کارەساتە گەورەیە کارمان زیات لەسەر ئەوەیە حەقیقەتەکان خۆی بگوازینەوە لەگەڵیشە ئەو ڕۆڵە کارایی دەستگای بەخشین گوازینەوە تاوەکو خێرخوازان کە متمانیان بەخشیەوە بە دەستگای بەخشین و هاوکارەکانیان بە ئێمە ناردوو بۆ ئەوێ دڵیان خۆش بە ئیشەکە کە ئەو ماڵە و ئەو سەروەتەی بەخشیویانە لە دەستێکی ئەمینایە و بە شێوەیەکی کارا و ڕێکوپێک ئەبەخشێتەوە بەسەر ئەو کەسانی کە پێویستیانە لەبەرەوە ئیشی سەرەکی ئێمە ڕاستی چ لە کاتی وێنەگرتن و چ لە کاتی مۆنتاژیشە ڕاستەخۆ پێوێنی بۆ هەیە هەر لێ مۆنتاژتانە کردو ئەتان ناردەوە ڕۆژانە کە بەیانیان زوو دەرەچوین تاوەکو ئێوارە لە سەرقاڵی وێنەگرتن بووین و لەگەڵ کاک بێدا ڕاستەخۆ هەنێکی مانار بۆ ئێوە تابتوان لە پەیامدای بەزێنن و وەکو بەرنامەیش هەر ڕۆژە و چالاکی ڕۆژەکەمانە کردە بەرنمەیەک و شەو بەندە پاش ئەو هیلاکی ڕۆژ دەستمەکردەوە مۆنتاژکردنی وەکوتم چ لە کاتی وێنەگرن چ لە کاتی مۆنتاژەوە چ ئەو برایانە هەڵماندا کە وەکو ئەوی هاوکاریەکەشە بەخشین ئەوان لە ڕووی معناویشەوە سوودێکمان بۆیان هەبێت دەستێنان بەسەر مناڵێکی بێباوکە بێجا ئەوە یان احترامگرتنێک و هاوخەمی دەربڕینێکیش بێت بۆ ئەوان وەکو ئیشی ئێمە ئیشی سەرەکی ئەمە ئەو بووە بۆ تایەتی باسی ئیشی خۆم کەم لە نێو ئستافەکەیە ڕۆڵی ئەوەمان هەبووە کە ئەو وێنانە بە شێوە بگوازینەوە کە وەکوتم کەسی خێرخواز دڵی بە ئیشەکە خۆش بێت و هەست بکە ئەو ماڵی کە بەخشێتی لەستێکی ئەمینایە و هەروەها
حقیقت و قوڵایی کارەساتەکەش بگوازینەوە کە ئەم کارەساتە شایانی ئەوەیە کە پارەی پێبەخشێ شایانی ئەوەی هەیە هاوکاری مرۆیی بکرێن وەکو کاک دکتۆریش و کاک ڕێبوار وان برادن باسی کرد ئەم کارەساتە ڕاستیەکەی بە تەسەوری ئێمە وەکو لەوێ دیمان و ئەو ڕێکخراوانشی کە مەیدانیە لەوێ کاریانە کرد دوای ڕەمەزان زۆر قورسترە بێت بە تایبەتی وەرزی هاوینێتە پێشەوە لە نێو برایان و خوشکانمان لە نێو کوردانی سووریا وەزعێکی زۆر ناڕەحەت بوو هەنێ بینە هەبوو نەتەزانی بە هۆکاری پاشماوەی جەنگ وا وێران بووە یا بە هۆکاری بوومە لەرزەکە وەجگە لەوەی کە لە ڕووی سیستەم و ڕێسا و یاساوە شپرزەیەکی زۆر هەیە لەوێ هەستکردن بە ئەمنیەت لاوازە لە خۆتان ئەزانن ئەوە 12 ساڵە سووریا وڵاتێکی وێران و ماندووە خەڵکەکەیشی خەڵکێکی ماندووە خزمەتکردنیان زۆر پێویستە و بەدەوە مۆچوونیشان زۆر کەمتر چکە ڕێکخراوەی دەوڵەتەکان ناوێرن وەک پێویست وەکو ئەو هاوکاریانی پێشکەشی برایان و خوشکانمان لە سوور لە تورکایەکەن پێشکەشی ئەوێ بکەن لە بە هۆکاری ئەمنیەت لەبەرەوە ڕێژەی هاوکاری نێودەوڵەتی بەوان کەمترە و هەروەها کارساتەکەشان زۆر گەورەترە چونکە هیچ پشت و پەنایەکیان نییە خەڵکەکە چیوت هەڵوێستیان چی بوو کە ئەوە گەیشتە زۆریان پێخۆش بوو دەستخۆشییان لە تەواوی کوردانی باکوورە کرد ئەوە ئەمە جارێکی تر ئەوەی بیر هەمومان خستەوە ئەمە هەمومان خوشکوبرایەکترین و یەک پارچەین و کاتێک بەشێکی جەستەمان ئازاری تووشە بێت هەموو بەشەکانی تری جەستەمان پێوە ئەناڵێنن ئەوان شەمان هەستیان هەبوو کە کوردێک لە سلێمانیەوە هاتووە هاوکاری ئەمام کات لەو پەڕی ڕۆژئاوای کوردستان ئێمە لە کۆتایی سنوورەکانی ڕۆژئاوای کوردستانە بووین ئەتوان بڵێم نزیک دوورترین خاڵکە کوردی لێبێت لە خۆمانەوە ئەلحەمدولیلا توانیمان وەکو دەستگای بەخشین وەکو ئەو ستافە بەڕێزە کە پێکەوە دەستگای بەخشین متمانی پێ بەخشین تاوەکو لەوێ هاوکاری ئەو خوشکوبرانەمان بکەین توانیمان بە شێوەیەکی سەرکەوتوانە ئیشەکانمان بکەین سپاسام کاک محەممەد کاک مەدەگەر مایکە بگری بەدەستەوە بەخێر بێنەوەش تۆ هەم هاوکاری کاک محەممەد بووی لە ڕاگەاندنی ئیشوکاری تیمەکە و کەمپینەکە هەمیش وەکو کاک محەممەد و برادرانی تر ینی یارمەتیەکیشانەدا بۆ مەسەلەی ئامادەکردنی خواردنەکە ینی ڕۆژانەوە پرسیارەکەم ئەوەیە چەند کاتژمێر کارتانە کرد وە شەوانە کە یەخەوتن ینی ئەو ئیشەی بەتایبەتی ئیشی ئێوە کە ئیشی مۆنتاژە ئەبێ لە دوای ئەوەی کە کارەکانتان تەواو کرد دەست بکەن بە مۆنتاژکردن ینی باسی بکەی چەند کارتانە کرد بەناوی خوا دەستخۆشی لەو برایانش دەکەم کە هەمویان قسەی باشیان کرد بەڕاستی ئێمە وەکو کاک محەممەد وتی چاوی بەخشەکە زۆربەی ئێمە بووین چ لە سۆشیال میدیای پەیامچی لەوەی بەخشین ئەوەی کە ئێمە ڕۆژانە کارمان دەکرد تقریبا پێم وابێت لە ئاخر ڕۆژیان کە چوین بۆ شاری مەڕەش چوارنی بەیانی ڕێککەوتین بۆ ئەوێ لە حوتەوە دەستمان پێکرد تا حوتی ئێوارە ینی تقریبا 12 ساعت لە کارا بووین ئاخر ڕۆژیان کە بەشدا بووین چوینە لادەیەک لەوێ لە 6 ماڵ تەنها یەک ماڵی ما بووە بەسەر پێوە وڵی ناوی لادەکەم لە خیاڵ نەما لەبەرەوەی ناوەکانی وێت وەزت دوورن لەوانەیە و ناڕەحەتر لەبەرەکە دواتر بۆ ڕۆژ دواتر گەڕاینەوە پرۆژەی دووەمان ئامادەکرد سەرلەی خۆراک بوو یەکێ لەو معنی لەو شتانە کە تەسیری لەسەر من هەبوو ئەوە بوو کە کابرا خێمەکەی لە دەشتایەکدا نابوو چەند کۆمەڵە ماڵێکی تیا بوو ماڵەکەی بەرامبەری بوو نەیەتوانین بچێتەوە ناوی ئەوە خێزان بوون ینی بەڵێ هەرمی خێزان بوو لە ڤیدۆکانە هەموویە کە سەلی خۆراکی تەوزیعکەین بەسەریانە وەکو وتم ئێمە ئەم گروپە کە پێکەوە بینەوە 5 نەفەرە هەرێکێکمان توانای یعنی لە کاڕێوار کە بەپرسی تیمەکە بلوانێ 3 جۆر تا 4 جۆر ئیشی کردوێ لەگەڵ ئێمە و هاوکارمان بووە کاکسەوەر و کاک محەممەد و دکتۆر یەمنی ژەروە هەمومان تیمێکی باشمان پێگەێنا بووە ئەو ڕێکخراوانە کە سەیری ئیشەکان ئێمەیان نەکرد ینی بە تەعجوب بۆ قسەیان نەکردیان و چۆن ئەو تاقەتوانەتان هەیە توان ئەو هەموو ئیشە بکەن باشە باسی ئەم ڕۆژانە چەند کاتژمێر کارتانە کرد ڕۆژانە پێم وابێ ئەوەی کە ڕۆژانە ئەکەوتینە سەریش 8 کاتژمێر تا 12 کاتژمێرێمە لە ئیشا بووین چکە ڕۆژانە دووژەم خۆراکمانەدا کە دەستگای بەخشین لەو شوێنانە ئەیگرتە ئەستۆ و لە ئەو ڕۆژانشی کە سەلی خۆراک بوو تقریبا بە ئامادەکردن و بە تێکردن و تەوزیعکردنی نزیکی 8 کاتژمێرمان ئەخیان و شەوەکەشی ڕاستی کاک محەممەد زیاتر ئیشی مۆنتاژیە کرد من لەوای بەشدار نەبووم تەنها ئیشی تەسویر و فۆتۆگرتن و ڕەسمگرتن بوو
حستانەکە زیاتر بمێنەوە لەوێ هاوکاری زیاتر بکەن هاوکاریەکانتان هەر ئەوە نەبوو واللهی بەتەکی دێمە لەوێ مرتاع بووین لەبەرەوەی ئەچوینە هەر جێگەیەک بە تایبەت لە شاری هاتای ینی مناڵەکان باوەشیان پیا کردین باوەشیان یاریان هەڵ کاڕێبوارا کرد کاتێکە ئەوێ مامەجێ هێشت پیانەوەتین کەی ئەگەڕێنەوە یعنی بە چاوەڕێ و شتی کەیان بۆ بین دەست خۆش باس دەکەم کاروبارگەڕێمەوە لای جەنابەت ئەوەی کە بەشێک لە قسەکانی دکتۆر هێمن کە باسی کرد ینی دۆخەکە لە دوای ڕەمەزانەوەی کە ئێوە بینیتان جگە لە مەسلەی ئەو چ گرفتێکی تر بۆ لە خۆماوانی بڵین تورکیا و سووریا دروستە بێت وەک ئاماژەمان پێدا کارەساتەکە زۆر گەورەیە ئەم کارەساتێکی ینی زۆر لە قەبارەی خۆی گەورەترە کە خەڵک ئەیبینێ کاچیتە ئەوێ لەبەرچی لەبەرەوەی کاک محەممەد باسی کرد سووریا خۆی بریندارە ئەو هەموو شەڕ و ئەو هەموو پارچە پارچە بوونە ئەو هەموو بێ سەروبەریە ینی خەڵکی ئەوێ زیاتر پێویستی بە هاوکارێت تا وڵاتێکی تر بوون وەکو تورکیا بۆچی ئەگەر دیقەت بن ئێمە لەوێ تەنانەت هاوکاری مادیمان دابش کرد بۆ هەر خانەوادەیەک بڕی $100 پێدا خۆراکمان پێدان و خۆراکی ئامادەشمان پێدان لەبەرچی کاتێکە ئەچیتە ئەوێ جیاوازی نێوان خێمەکان نێوان و خێمەکانی تر بەڕوونی ئەبینی یانی تەسەوڕەکەی ڕەشەبایەک بوو لەوێ لەولا خێمەکەی هەڵەگەر ئەبر بە ئەو دیو نەخۆشی تیا بوو نەخۆشی سەرەتانی تیا بوو برینداری ئەو بوومە لەرزەی تیا بوو هاوکاری پێویست نەکراون نەوەڵابەتی لە ڕووی هاوکارەکەی چییە خۆ هەمانەزانین ئەوەی کاگا بە تورکیا ناگا بە سووریا لە هەموو ڕێکانەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی بەڵام کاتێک کە تۆ ئەچیتە ئەوێ بە چای خۆت ئەبینی ئەوەی چێ لەوە ئافرەتانە دوانسانی قسەکەڵ یەکەم کەسەکەی بۆ ئێرە هێرمەتی ئەمادا لەبەرچی لەبەوەی خەڵک ئامادەنی ڕۆحی خۆی بخاتە خەتەریاتەوە بۆی هاوکاری بگەینێتە ئەوێ یان ڕێکخراوی تر بە سەدان ڕێکخراو هەبوو لە تورکیا ئامادەنەوە بێ بۆ ئەوێ لەبەرەوەی گیانێکوێتە خەتەریات ئێوەش مەترسیدانە سەر باڵێ زۆر ئمە لە سووریا زیاد لە دەجار ئاگدار کراینەوە ئێرە جێبێڵین لەبەرەوەی ژیانتان لە مەترسیدایە وەڵامەوە سوپاس بۆخوای گەورە ڕاهاتوین لەگەڵ هەنگیتان کردبوو یعنی هەمانگی لەگەڵ کێەکەی ینی تۆ لەوێ سوپایەکی منەظەم نییە پۆلیسێکی منەظەم نییە کە یەقینت باتێ کە تۆ هیچ بەسەر نایە لەم بازگە بۆ بازگە لەم بازگە بۆ بازگانی تر کۆمەڵک ناڕەحەتی تایە ئەمەی کە ئەو 5 کەسە ئێمە لێوە بووین بەڕاستی هەم شۆفێری هەم پێشکەشکاری هەم چێژلێنان هەم ئامادەکردنی کارتۆنی خۆراک هەم پێدانی موچە بە تایبەت تۆش کە خەڵک ئەزانەی پارەت پێ و یان هاوکاری پێ لە ڕووی ترەوەکەوتە مەترسیوە ئەوە نییە لە ڕووی ئەمنیوە لە ڕووی ترەوە کە تۆ خەڵکانێک ڕەنگە چاوبڕێتەوەی کە پێێتە لە وڵاتێکی تری کە کەسی خۆتی تیان نییە بۆ نمونە زمان نازان وەک پێویست سوازێکی دکتۆر هێم نەکەین کە بەڕاستی زۆر هیلاک بوو لەگەڵ وای ڕۆژوا بوو 15 کاتژمێر سارەی لێخۆ لەگەڵەوەشە کرێکاریە کرد لەگەڵەوەش پەیوەندیەکانی ئەکرد ینی خەڵک کە شەو دادێ پشوو ئەدا کاک محەممەد و برایان جارێکی تر دەستی پێ کردەوە مۆنتاژ بکەنەوە ینی شەی وا بوو 2 ساعت بۆ 3 ساعت ئێمە خەوتین بەیانی هەمتر هەڵەساینەوە لەم شار بۆ ئەم شار اینجا ڕێگاکان دوور و درێژ ینی ئەوەی کە لێرە ئەگونجێ بۆ تۆ ینی لە شوێنی تر بۆت ناگونجێ هەم لە ڕووی وڵاتانەدا بە ئێمە لە زۆربەی شوێن سێژەمە خۆراکمان ئامادە کرد چۆن بوو بۆ نمونە لەو شارانێکی چۆن ئامادەدانە کرد بۆ لە ئەفرین ئێمە کەلوپەتان بۆ دروست نەبوو پێشتر شتەکانمان ئەکڕی لەو شارانەی کە بوو مەلەرزەکە ڕووی تێکردوون لە چەندین شوێن چێشتخانەیان دروست کردووە ڕێکخراوە دەوڵەتیەکان بەسرە بۆ نمونە تۆ پارێ خۆت دەدە ئەمڕۆ سرەی تۆە نانی بەیانی نیوەڕۆ ئێوارە بە پێ ئەو پێداویستەی کە لەوێ هەیە بۆ نمونە ئێمە هەر لە یەکەم لە دووەم ڕۆژە چێشتی 10,000 کەسمان ئامادە کرد چۆن لە چەند مەطبەخێکی جیاواز بە 2 ژەمی نیوەڕۆ و ژەمی ئێوارە خەڵکیان لەوێ گرتووە بۆ نمونە شێفی تایە خۆبەخشە شێفی تایە مەسەرن بڕەپارەی وەرەگرێ خەڵکی شارەکان دڵسۆزن بۆ خۆیان بەسەرپەرشتی ئێمە بۆ نمونە تۆ تەکلیفەکەی ئەڵێ فڵانشتم بۆ بکەن ئەگەر دیقەتان دابێ خواردنەکانی ئێمە زۆربەی گۆشتی لەگەڵ بوو مریشکی لەگەڵ بوو چووکەم دەمێک بوو تەنانەت ینی گلیان لەوا کرایان زۆر جار خواردنمان بۆ دێ ساردا بەڵام سوپاس بۆ خۆی گەورە ئێمە هەر لەو دقەی تێکرا بەدەستی خۆمان ئەمان برد هەر بەدەستی خۆمان لەگەڵ کۆمەڵێک هاوکاری تر کە لەوێ لەگەڵمانە بوون ئەوانی تری ڕێکخراوەکانی تری شەروا بوون یان وڵای گلیان نەکردیان بە ساردیەکاتە دەستمان ئەن جارێک کەسەکە بینم لەوێنەکانە بەشێک لە سەرەوە وەستاون دێن بۆ خواردنەکە
ینی ئێوە جیاواز بوو لەمانە خۆتان ئێمە هەر بە گەرمی لەبەرەوەی ئێمە خۆمان لەو دقیقە ئەمە مامۆت کاتێک ئامادە بێ بۆ ژەمی نیوەڕۆ بۆ بە سەعات 12 بێ یان 11 بۆ 12 ڕێک ئەو کاتە ئەمان برد بەڵام ئێوە ڕەنگە شەو چێشتەکەی ئامادە کرد سار دەبێت و تابانی بەڵام کاتێک کە ئەمان برد بەڕاستی ئەنی خۆیان ناوێت ئەمە یەکەم جارە خۆراکی خواردنی ئەوە ڕێکوپێکمان بەدەست بگا بە گەرمی اینجا بۆ منە ئاومان پێدان لە هەندێک شوێن میوەمان پێدان ینی ئەوەی کە بەدەستمان باتە یەکسەر جێبەجێمان نەکرد بەڵام بۆ ئێمە قورس لەبەرەوەی یەک ئیش نەبوو لە ڕۆژێکە سێ-چوار پرۆژەمان ئەنجامەدا وەکو وتم ئامادەکردنی خواردن سەبەتەی خۆراک هاوکاری مادی ئەمانە قورسن لە وڵاتێکی تر جاروا بوو بە چەندین سەعات لە ڕێگا بووی تا گەیشتنە ئەو شوێنە بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوەی کە گیانمان ینی خەڵک زۆر دڵی بە کورد خۆش بوو ئێوە هاتوون خزمەتی ئێماکەن تەنانەت غەیری کوردیش بە ئێمە سەلاحەدین ئەیوبی زیندوی بۆتەوە جارێکی تر یعنی ئەوەنە دڵیان پێخۆش بوو ڕێکخراوی ترمان لەگەڵا بوو ئەوت خۆزیان منیش کورد بوومەیە اینجا شێوازێکی منەظەم ئیشەکانمان نەکردی ئێمە بۆ منە هەم کارتون خۆراکە ئامادەیەکەی بۆ شوێنێک پرسە بەڵام ئێمە هەر بەم 4-5 نەفەرەوە جگە لە خواردنەکە ئامادەکە پێما بە کارتۆنی خۆراک کارتۆنی خۆراک بڵێ ئەوەش بەسەر بای کارتۆنی خۆراکی وا هەبوو ینی بە ئاسانی هەڵناگیرە ئەوە قورس بوو ینی تەسیری لە فەقەرات دەکرد هەڵیگیرە داینەبی بە بگواز و جارێکی بێنەوە شەر خۆتانەتان گواستەوە یا هاوکاریان زۆربەی ئەم خەڵکە ینی شڵژاوە بێتاقەت بووە یان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە ئەو برایانە دانەدانە یان بر بۆ خێمەکانیان ینی جگەوەی کە پێتەدا ئەمە نەیەتوانی وەریگرێ ینی قورس بوو یان چۆنەڵێ ئافرەتێکی بەتەمەن بوو یان مناڵێ بوو جارێکی تر ئەبا بووی بەناو خێمەکە بوو یان بەناو خان و ڕووخاوەکەی بە بەردەمی ینی بەڕاستی ئەرکەکانمان زۆر قورس بەڵام تۆفیقی خوای لەگەڵ بوو هەستەکەم لەبەرەوەی کاتێک کە تۆ خاڵیسن مخلصن بۆ خوا خۆ یەکلایەکەیتەوە خەڵکیش نزاد بووەکە دڵنیام خی گەورە کار ئاسانیەکە ئەگەر نابە 5 کەس ئەو هەموو پرۆژەیە هەموو ڕۆژە 3 پرۆژە شەویش نەخەوی تا درنگانێکی شەو لە هەمووی خۆشترەوەی ئەمە یەک شەو نچینە هۆتێلەوە هەر لە خێما و هەر لە شوێنی کە بۆمان دابین کرابیان ناوسارە ئەخەوتین یعنی ئێمە هەوڵماندا کەمترین مەسالی بکەین بۆی زۆرترین خەڵک سوودمەند بێ سواز بەخوا هەروەمان کرد دەستخۆش بێخوا کاکسەر ئەوەی کە خواردنتان ئامادە ڕۆژانە خواردنی چەند کەستان ئامادە کرد فریای هەموو ئامادەکردنا کەوتن سواز بۆخواوەگەوەی کاگڕباش باسی کرد کۆمەڵک چێشتخانە هەبوو لێ کە مەنجڵی زۆر گەورە تەباخی زۆر گەورە وەکو ئالەت و پێویستیەکان ئێمە بەکرێ ئەمان گرت و ئیشەکانی خۆمانمان پێ کرد و هەندێک شێف هەبوو هاوکاریانە کردین هەندێک هێر بەکرێ ئەمان هێنا هاوکاریمان بکەن جاروا بوو 8,000 خۆراک جاروا بوو 10,000 خۆراک لە ڕۆژەکە ئامادە ئەکرا جاروا بوو 12,000 ینی بە پێ ڕۆژەکان و خەڵکە لێ قەوماوەکە فەرقیە کرد بەڵام سواز بخوا لەبەرەوەی جهدێکی زۆر باش هەبوو و تیمەکە ماندوو نەبوون لە ئیش و کارەکانە ئامادە بوو سواز بەخوای گەورە و خەڵکێکیش هەبوو هەر خۆبەخشانە هاوکاریە کردین لەگەڵ لە ئیش و کارەکانمانە و بەو جۆرانی کارەکە بۆ ئێمە خوای پەروەردگار بە تەوفیقی خوای پەروەردگار کارەکە ئاسان بوو هەنی سەر خۆمان کە بیرەکەینەوە لە هەندێشت کە کردومانە لە ماوەیەکی زۆر کەما ڕوویداوە تەسەوور ناکەین کە ئەو تاقی ئێمە بۆ توانیمانە ئەو شتە گەورەیە بکەین بەڵکو بێگومان ئەوە فەزڵی خوای پەروەردگار بووە و ئەوە دەستی خوای پەروەردگار بۆ کە ویستی وا بۆم پرۆژانە سەرکەوێ بۆیە ئەو تاق و توانە وزەیشی بە ئێمە بەخشی بوو کە بتوانین زیاتر لە وزە و تاقی خۆمان جوهد بکەین و کار بکەین بۆیە الحەمدولله ینی لە 8,000 بۆ 12,000 خۆراک ئامادە ئەکرا باشە ینی ڕێکخراوی تر زیاتر وەکو بەتانی و خێمە و بابەتی تریانە برد بۆ لە خەماوان بەڵام بۆ بەخشین بیری لەوە کردەوە کە خواردن بە پێ زەروریاتان بۆدانا بۆ ئەمە سەرەتایە بڵێ بە پێی بەرنامەی دەستگای بەخشینە ینی کەمپینەکەی دەستگای بەخشین دوو جۆر بێکیان هاوکاری پزیشکی بووکە بۆ ئەوی لە ئەوڵەوە بۆ تیماری لێ قەوماوان بۆ بەدەمەوچوونیان وکوانی کە برینارن و پێویستیان بە هاوکاری پزیشکیە و بەشی دومی دیارەوە بۆ بەشی کەمپینەکەی بۆ ڕاگەیاند بوو کە هاوکاری وەرئەگرێ بە شێوەی مادیانی هاوکاری مادی وەرەگرێ و بۆ ئەوەی بەم مادێت تۆ بتوانی ئەوە بکەی کە ئەوان پێویستیان پێێتی ئەگەر نایسە تۆ ڕەنگە لێرە کەمپینت بەشێ بڕیاردان دەکە چی بکەن سەری دۆخەکەمان کرد و بە برای گەورەیەتی کاگڕەوار کە سەرۆکی تیمەکە بوو و بەڕاوێژ بم برایانە کە پێکەوە بووین و لەگەڵ کۆبنەوەمان لەگەڵ ستافی دەستگای بەخشینە پێکەوە بڕیارماندا کە پرۆژەکان چی بن و پێویستیەکان چین لەوێ دیارە پێشتیش دیراسە کرا بوو بە جۆرە لە جۆرەکان لە ڕێی کاک دکتۆر هێمنەوە کە لە وڵاتی تورکیا خۆی
ینی لە نزیکەوە زیاتر ئاگاداری شتەکان بوو بەکوی ئەم شتانە بڕیارماندا کەچی بۆ ئەم کەسانە بکرێ ئێمە کە چوینە سووریا بۆ نمونە لەوێ بڕیاردرا کە هاوکاری مادی بکرێ سەبەتی خۆراکیش بدرێ و خواردنیش بە شێوەی گەرم و ئامادەکراوە بدرێنی 3 پرۆژە لە جندریس و لە ئەفرین جێبەجێ کراوە کە لە شوێنەکانی تر بۆ جۆرە نەبوو لەبەرەوەی بارودۆخی ئەوان ئەوەیە خواست بارودۆخی ئەوان ئەوەی خواست کە چیت لە دەست بێ بیکەی لەبەرەوەی خەڵک هەبوو بۆ نمونەیەکیان جێڕایەوە لەوێ وتیان پیا ناویشان هێناتەوە ناوشەکان لێ تۆزە خۆش نین وەکوێ سەر لە بەریکەی ناوەکان جۆراوە جۆرن ئەوتیان چۆتە خوێندن بۆ میسر بۆی ماستەرێ بخوێنێ کە هاتووەتەوە بۆ نمونە هەر هەموو ماڵ و مناڵەکەی لە ناوچوونیانی هیچ کەسێکی نەمابووە نەژنی مابووە نە مناڵی مابووە نە خانووی مابوو نە سیارە نە هیچ ینی هەر خۆی ڕۆژتوو خۆی هاتووە تا ئەم بارودۆخانە دەبینی ینی ئێمەش ئەمانویست زۆرترین چیمان لەدەست بێ ئەنجامی بین و هەر ئەوشمان جێبەجێ کرد لە پاش پشتیوانی خۆی پەروەردگار بەسان خۆش بە کاک محەممەد ئەو چیرۆکانی کە ئێوە تۆمارتان کرد ینی چی جیاوازترتان بینی لەوەی کە تۆمار کرابوو وڵاتی زۆر لەوێ سەر تاپا چیرۆ بوو خۆی هەمووی چیرۆکی نەنووسراوەکەێتە ڕۆماکەیەکرێتە فیلم نازانین وڵە بەڵام چەند نمونەی هەیە لە مێشکمان ماونەتەوە تەسەڵەکەم هەرگیز بیر بنەچنەوە لە ڤیدۆکانیشا دەرەکەوێت مامە پیرەیەک یارمەتیمانەدا زۆر دڵسۆزانە یارمەتی ئەمەدا و تا ڕادەیەکیش بەشی کەمپەکەی بەڕێوە برد لە کاتی هاتنەوەشمانانەی هێڵا بینەوە تا میواندارێکی بچووکی نەکردین باکووری کوردستان یا لە باکووری کوردستان ئەو دوونەوەی و مناڵێکی وفاتیان کرده بوو لە زەمین لەرزەکەیە ینی هەستەکردن ئینسانانە ئینسانی گەوران سەرسەر ڕای ئەوەی ئەم کار ساتانیان لێ بەسەردێ بەڵام لە جێوەی دانیشی سەرکەسکەن بڵێن ئێمە ئازارمان هەیە هەڵساون ئازاری ئەوانی تریشیان سووکە کرد یان چەندین نمونە هەبوو وەک برایان باسییانگر هەندێکی بەرامبەر ماڵەکەی خۆی خێمی هەڵداوە لە ماڵەکەی ینی تا ڕادێگە ئیتوانی تیا بژی بەڵام لە ترسی ئەوەی زەمین لەرزە جارێتتر لێ نەداتەوە ناڕخێ بەسریا بەرامبەر ماڵەکەی خل لە خێمەیە ئەژیا چونکە ئەکە کێمەش لێوەمی چەند جارێک زەمین لەرزە لێدا بەڵام ئاستەکە نەگەشتە ئاستێکی وەک مەترسی داربێ چیرۆکی زۆرتیا بوو چیرۆکی نەنووسراوی زۆرتیا بوو ڕاستی هی ئەوەیە سەدان فیلمی لێ دەربکرێت پڕبوو لە دیمەنی ینی تراژیدیا ئەچوینە هەنێک لە مخەیەماتی سووریا بۆ نمونە هەرچی مناڵە دەوری سیارەکەیانەدا هەر ینی نەتەتوانین سیارەکە لێ بخۆی مناڵێک دەکرد بەژێرەوە ینی هەمووی دەوری سیارەکاندا ناڕۆن تاوەکو و هاوکایی ترمان نەکەن دۆخکە دۆخێکی زۆر کارەساتبارە پڕ لە ئینسانی چاو لە دەست چاویان لە دەستی هاوکاری وڵاتان و هاوکاری خەڵکانی ترە لەبەرەوەی نەخۆیان حکوومەتێکیان هەیە بەڕێوەن بات و پاڵپشتیان بێت نەئیتر مانوتیش وای لێ کردوون ئیتر نەتوانن خۆیان بەدەم خۆیانەوە بێن لە دۆخێکی وا کارساتباران کە بەتاوی چاویان لە دەستی دەروی خۆیانە دەست خۆش سپاس دەکەم کاگومێت جگە لە ئەو تیمانەی کە خۆبەخش بوون لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتە بوون لە وڵاتانی دیکەوە تیمی ترتانە بینی ئاوا وەی کاک محەممەد باسیەکە ینی زۆر جێگەی سەرنجە مناڵ دوای سیارەکەوێت بۆ لە تێکنان ینی بۆ ئەوەی کە هاوکاری بکرێت چ تیمێکی ترتانەبی لە چ وڵاتێکی ترەوە هاوکاری هاتبوو لە ناو باکووری کوردستان لە هەتای یەک تیم بینی تیمی پاکستانی بوون لە سەجادەکە خواردنیان لێ نابوو تەوزیعیانە کرد ئۆسپاکستانی بوون ئۆسپاکستانی بوون تر لە شوێنی کە ڕاستی من تیمم نەبینی بەڵام کە چوین بۆ سووریا بەڕێزێکمان لەگەڵاو بە ناوی ئەنەس ئەو لە ئەردانەوە هاتەوە ئەو زۆر معجیبی ئەمە بۆی و ئیشەکاندان زۆر جوانە وەڵاهی من بە ئێمە تەنیا خۆیمان بینی ڕێکخراویانەوە بەڵام تەنیا خۆیمان بینی هاو لەگەڵمانە بانی چەند جارێک دەستخۆشی تایبەتی لێ کردوین کە زۆر ئیشەکانی ئەمەی بەدڵ بوو وەکو ڕێکخراوی کە ڕێکخراوی کەم نەبینی و مەیدانیان لە ئیشەکەیا بێت ینی زیاتر ئێوە لە مەیدانەکە لەو کاتەکە ئێمە لێوێ بووین ئێمە وجودمانە بوو بەڵێ چکە بۆ کارەباروتی وەکو شتێک بەسەرە بوو ئێمە ڕۆژە سەری ئێمە دارا بوو سەرەکە کێدانە سەر و ڕێکخاوەنی دەوڵەتیانە کە لێ وجودیان هەبوو ئێمە چەند ڕۆژە پێشەوە سەرەمان نەگرت و سەریان بۆ ئێمەدانا و ڕۆژە ئیشمانە کرد لێوێ دەست خۆش بە سپاس دەکەم ئەکاکرێبار بۆ دوایین پرسیار دەگەڕێمەوە لای جەنابەت پێش بەرنامەکە باست لەوە کرد کە
هەندێک ڕێکخراو و داوان لێ کردووە کە بمێنەوە بۆی هاوکاری ئەوان بکەن و لەبەرەوەی لەکە لە ئیشەکانتان ڕازی بوون داوای هاوکاریان لێکردوون ئەمە چۆن بوو ئەگەر ئیزافەیەکی تریشت هەبێت پێشەوە یەک دوشتی سەرنجڕاکێشمان بینی ئێمە لەو کاتێک کە خۆراکمان دابەشە کرد و خواردماندا بە خەڵک کە ناو خێمەیە بوون کاتێکە دەزانی ئافرەتێک یان مناڵێک ئاوەکەی بۆ هێناتەوەی بیخۆ تو ئاوەکە پێدا بۆی بەکاری بێنێ بۆ خۆی بەڵام کە ئیزانی تیمەکە هیلاکن ماندوون دوای 2 ساعت 3 ساعت لێوشت دابەشەکەن خەڵکی ئەوێنین هەروەها ئێمە پێمان دابێنەوە بیخۆن چیان لێنە ناو خێمەکانە چیان بۆ هێنای ینی بەڕاستی ئەوە نەڕێز و حرمەتی ئێمەیان نەگرت ینی پێناسە ناکرێ چوینە ئەو گوندەی کاک ئومێد باسی کرد زام نزیکی مەڕاش بوو مەغریب گەیشتنەوێت جەوێکی زۆر ساردی هەبوو وتمان ئەڕۆین کە ئیشەکانمان تەواو کرد سوێنیان خواوتیان ناڕۆن تا لێرە خزمەتان نەکەین چیان بۆ لێ ناوین بسکیتیان بۆ هێناوین 2 دانە سەعات لەوێ ڕستمیان لەگەڵ گرتوین لە باکووری کوردستان ینی ئەوەیان پێخۆش بکاتێک کە تۆ بەدەمیان و ئێوە لە عێراقەوە هاتوون بۆ ئێرە چۆنە بێ ئێمە خزمەتان نەکەین خۆی لێ قەوماوە لە 6 ماڵ یەک ماڵیان دەرچوو 50 ڕووخا بوو لە خێمەکان بەرامبەر دیەکەی خۆیان یعنی لەو پەڕی ناومێدی لەو پەڕی ناڕەحەتی لەو پەڕی وەڵاهی دۆخی دەرونیان زۆر خراپ بوو ئەوەی کە هیچی بەرنەکەوتبوو بۆ مەزەری گیانی نەبوو ماڵەکەی تیا چوو بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ باسییان نەکردیان ئێمە لە ناو خەوا بووین هەر چاوەڕێمان کرد تەواوی بوو مەلەرزەکە دقەیەک تا نزیکی 2 دقە ئەم زەمین لەرزێ زۆر بووە ینی هەمووی شڵەژا بوو زۆربەی ئەو شارانەی کە بوو مەلەرزە لاو تا ئێستا شەو دادێ لە خێمەکانە خەون خانوەکەی تەقیوە بۆ نمونە بەڵام بە کەڵکی ئەوە دێژیانی بەسەر بێ خێمێکی لە بەردەم ماڵەکەی خۆی هەڵداوە لە مەغریب بۆ چێتەوێ هەتا دوای نوێژی بەیانی تا ڕووناک کەس ناوێت بچێتە ماڵەکانی خۆیان هەنێ ئەو ماڵان ئەو خانوانی کە بە پێوە ماون خەڵک ناوێت تیا بخەوێ لەبەوەی ترسی بوومە لەرزەی تریان یا زەمین لەرزەی تر بێتەوە ینی زۆر وەزاکە خراپە تا ئێستاش باسی ئەوم کرد ئەو ڕێکخراوەی کە باسی ئەوەی کردووە بمێنەوە ئێوە دیارە ئێمە لەگەڵ چەند ڕێکخراوی لەوەی ئیشمان کرد هەماهەنگیمان کرد یەکێ لەو ڕێکخراوانی لە باکوور بوو ئەیوت ئێمە بۆ نمونەوت چەند ڕۆژەکە ئێمە مانگەکە ئیشەکەین لێرە هەمووی ماندوو بوو چوبوون بۆ پشوو کاتێک کە ئەیان بینی برایان بە شەوق و زەوقەوە ینی تەنانەت ئامادەکردنی کارتۆن خۆراکەکان و دانانی تەنانەت بە ڕیزبەندی ئاوا ئەمی باشە ئەوە تااقتان لەکوێ بە ئەو هەم ڕۆژەیەوە لێرن بەم شێوازە ئیشەکەن وتیان کاکە هەر تیمەکە گەڕێت و 1-2 نەفەران بۆ جێ بەڵن با یارمەتیمان بن هەتا بیریان لەوە کردو ئەمە 22 کۆنتێنەر لە ڕێگایە ئەتاندەینی ئەو سەرپەرشتی بکەن ینی لە وڵاتانی دەرەوە بۆیان نەهات کە ئەیان بینی تۆ بە دڵسۆزانە ئیشەکەی شتەکە بەزایە نادەی بۆ نمونە لە کۆڵ خۆتی ناکەیتەوە هەمویان هەسەنگانیان بۆ کردنیان کەم کەس هەیە کەم ڕێکخراو هەیە بتوانێت بەم شێوازە 10 ڕۆژ بەردەوام بێ ڕۆژی یەکەم دوم شەوق و زەوقێکی پێوە دیارە بەڵام لە ڕۆژی 3 و 4 و 5ەوە هیلاکە بێ ماندوو ئەبێ دوورکەوتۆتە لە ماڵ و مناڵی بێتاقەتە بێ هیلاکە بێ تەسەوڕەکەی ئێمە گوتم ئێمە شوێنی نەبوو کە ئۆتێلێ بچین ناوی بخەوین بەڵام ئامادە بووین لە ناو سارە لە ناو خێمەیە لەو شوێنێکە بۆمان دانرا بوو ماڵی بەڕێز کاک دکتۆر هێمن خوا پاداشتی خێر و خانەوادەکەی باتەوە خوا پاداشتیان باتەوە ینی بیرمان لەوە ناکرد و شوێنێکی خۆشمان هەبێ شوێنێک بێ هەر لەکوێ ئیشەکەمان بڕۆشتا لەوێ بۆ ئێمە پشوو بوو لەبەرەوەی ئەماویست ئەو ئەمانەتە بگەینە شوێنی خۆی تا کۆتا سات لەگەڵ یابین و جێ نێڵین بۆ هیچ کەسێ دەستان خۆش بێ بەڕێزان ماندوو نەبن دووبارە بەخێر بێنەوە تیمی بڵێن خێرخوازی بەخشین دەستگای خێرخوازی بەخشین کە سەردانی ئەم دوو ناوچە کارەسەتبارەتان کرد و هاوکاریەکانتان کرد منی چم نەماگەرەوە ئیزافەیەکتان نەبێت کۆتا قسە بنەوەی سوپاس بۆ هەر خێرخوازێکە هاوکارمان بوو بۆ دڵخۆشکردنی ئەو خەڵکێکەوە گیان و ماڵی تیاچووە ئەڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە ساڵانێ بۆ ئێمە لێمان نەقۆمە کورد لێ قۆمە ئێستا بە هەمان شێوە هەر ئەو کوردانن هەو خەڵکی تر لێ خۆمەوە بۆیە دەستیان خۆش بێخوا پاداشتیان داتەوە ئێمە سەربەرزین بۆ خەڵکی کە هاوکاریەکانیان گەیاندە دەستی دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بەخوای پەروەردیگار خۆشمان دابەشمان کرد و نەمان هێشت کەسی تر سەرپەرشتی بکە غەیری خۆمان دەستان خۆش بێ بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان بەشێک لە ئەو گفتوگویانە بوو ئەو ئەزمونە بوو کە
تیمی خۆبەخشی دەزای خێرخوازی بەخشین کە هاوکاریەکانیان گەیاندە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە لە ڕێگەی خێرخوازانەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان توانیان هاوکاریەکان کۆ بکرێتەوە بەدەستێکی وەکو خۆیان باسییان کرد ئەمانەتەوە ئەو هاوکاریانە بگەێنن بە لێقەوماوانی بمەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان. زۆر سپاس بۆ ئەم تیمە بەڕێزەوە، سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا لەگەڵمان بوون تا گفتوگۆیەکی تایبەتی تر بە خۆتان دەسپێرم، خواتان لەگەڵ. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون.